نەورۆز یەکێک لەو بۆنە نەتەوەیانەیە کە نەتەنیا لە کوردستان بەڵکو لە هەندەرانیش ڕەوەندی کورد دەخرۆشێنێ. وڵاتی سوید یەکێک لەو وڵاتانەیە کە ژمارەیەکی بەرچاو کوردی هەر چوار پارچەی کوردستانی تێدا نیشتەجێن. لە زۆربەی شار و شارۆچکەکانی وڵاتی سوید ئێوارەی نەورۆز ئاگر دەکەنەوە و یەکەمین ڕۆژی ساڵی نوێی کوردیش ئاهەنگ دەجێڕن. بەڵام بەهۆی بارودۆخی کار و ژیان ڕۆژی جێڕانی ئاهەنگی نەورۆز لە شارەکانی سوید جیاوازە. لەو ڕێپۆرتاژەدا هەوڵمان داوە کە ئاهەنگی نەورۆزی هەندێک لە شارەکانی سوید بگوازینەوە. بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش، سڵاوێکی گەرم و پڕ لە خۆشەویستی و بەهاریتان پێشکەش. لە شاری ستۆکۆڵمی وڵاتی سویدەوە بووینەتە میوانی ماڵەکانتان. هەروەک دەبینن کوردەکانی دانیشتووی شاری ستۆکۆڵم خەریکی خۆ ئامادەکردنن بۆ کردنەوەی ئاگری پیرۆزی نەورۆز. با پێکەوە بەشداری لە کردنەوەی ئاگرەکەدا بکەین و لەگەڵیان لەو خۆشیەدا بەشداری بکەین. ئێگێ بیگۆردە و شوێنەیە لە شاری ستۆکۆڵم کە ماوەی 26 ساڵە کوردەکان لەوێ کۆدەبنەوە و ئاگری نەورۆز دەکەنەوە. پێش لاکردنەوەی ئاگرەکە وتاری کۆمەڵی سپۆنگا، فدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان و وتاری نوێنەری شارەوانی سپۆنگا تێنستا پێشکەشکرا. بەخێر بێت ساڵی نوێی کوردی. نەورۆز تەنیا شادی و دیلان و موزیک نییە بۆ کوردەکان، بەڵکو ڕۆژێکی نەتەوەییە بۆیان. هەروەها نەورۆز سمبولێکە بۆ هەوڵدان بۆ ئازادی. کوردەکان هەردەم هەوڵ دەدەن بۆ وەدەستهێنانی مافی ناسنامە و زمانی خۆیان لە هەموو بەشەکانی کوردستان. دیارە ئەمڕۆ کوردەکان ناتوانن لە هەموو پارچەکانی کوردستان یادی نەورۆز بە ئازادی بکەنەوە. ئەو وێنە ترسناکانەی کە لە دیاربەکر، مەهاباد و ڕۆژاوای کوردستان بڵاو کراونەتەوە دەبینین کە حەمامی خوێنی لێ هەستاوە لە ڕابردوودا. دەوڵەتانی داگیرکەر دەیان هەوێ کوردەکان لە هەموو بەشەکانی کوردستان بێدەنگ بکەن. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێ. چه هەستێکتان هەیە ئەمڕۆ لەم سەرما و سۆڵەیە و ئاگر کراوەتەوە و جەژنی نەورۆزیشە؟ مادەم یادی نەورۆزە هەر خۆشە، بەس خۆزگە لە کوردستان باین. دەمەوێت جەژنە پیرۆزە یەکەم جار بنێرم بۆ بەڕێز کاک مەسعود، باوکی هەموو کووردە، بۆ کاک نێچیر، بۆ خوشکەکانم، بۆ هاوسەرە خۆشەویستەکەم، بۆ منداڵەکانم، بۆ هەموو کوردستان. خوایە کاک مەسعود هەر سەلامەت بێ و هەر سەرکەوتوو بێ و هەر سەربەرز بێ. هەر بەو جوانین، بە کاک مەسعود جوانین، بەڕاستی بە پارتی جوانین. جەژنی نەورۆز لە ئێوە و لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێ و جەژنی نەورۆز لە هەموو پارچەکانی کوردستان و هەموو کورد چ لە دەرەوە و چ لە ناوخۆی لە هەموو کورد و کوردستان پیرۆز بێ. بەشدارانی کردنەوەی یاگری نەورۆز لە شاری ستۆکۆڵم لەگەڵەوەی کە بە هەزاران کیلۆمتر لە خاکی کوردستان دوورن، بەڵام بە دڵێکی شاد و بە هەستێکی نەتەوەییەوە بە پیر نەورۆزەوە دەچن و بە ناردنی پیرۆزبایی و جێڕانی ئاهەنگ و دیلان لەگەڵ کەسوکار و هاووڵاتیانیان لە کوردستان شادی دەجێڕن. کوردێکم ئەوێ چالاک و پتە و سەفرێ هەیە بۆم بکا بەشە و نێ لێ تورک و عەرەب و عەجەم بزانن داگیرکەرانن لە کوردستانن. ماڵ لە خانە خوێن حرام کراوە، مەسەلەی کوردە و لە کوڕووی داوە، پێشان بچێتە شاری مەهاباد، تەڵی شێبێنێ لەو دارەی بێدار، ئەو دارەی سەیف و قازیان پێدا برد کە جمهوریەتی کوردیان پێلا برد. بە ئاوی چاوی کوڕکوژراوانی بەردەرگەی سەرا لە سلەیمانی لێک بدرێتەوە، شل بکرێتەوە، بکرێتە کلەی مستەفا خۆشناو، بەجلی شڕی هەتی و بارەکان یان دەربەدەر و شار لە شارەکان.
لێ بێ و جژنی نەورۆستان پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو کوردستان پیرۆز بێ لە هەموو کورد پیرۆز بێ ساڵی ئەم ساڵمان ساڵی سەرکەوتن بێ ئازادی بێ ئەو هەر چوار پەردەی کوردستان ئازاد بێ هەموو کورد ببێتە یەک پارچە یەک دەوڵەت یەک حکوومەت سەرجۆ مۆمە گەلێک سۆبی مەمنونیەتەژی پیرۆز بیتن و چی بێژم چه هەستێک لەگەڵەوەی کە لە غەریبی ئاژی بەڵام بەو سەرمایەش هاتووی بۆ ئێرە وڵی ئەم کوردین مایەک و دوور بێت و ئەم دە هەر شعرە خو بڵێن کەین هەنگی سۆغ بین جژنی نەورۆز لە تۆ لەگەلی کورد پیرۆز لەو کوردانش کە لە هەندەران و لەم تا هاتوون بۆ لەم تاریکە لەم جژنی نەورۆزە بەشداریان کرد لە هەمووتان پیرۆز لە خەڵکی کورد لە هەمووی پیرۆز بێت. جژنی نەورۆستان پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز لە هەموو خەڵکی کوردستان لە دایکم و باوکمی خۆشەویست لە خوشکەکانم لە ماڵی خەزورم لە هەموو لایەک لە هەموو کوردانی سویدیش پیرۆزبایی لە هەموو کوردێکەکەم لە هەر شوێنەکە هیوادارم ئەم جەژنە بێتە جەژنی شادی و خۆشی بۆ هەموو لایەک بە تایبەتی بۆ کوردستان جەژنی ئارامی و سەقامگیری ئارامی دووبارە. ئەم کاتتان باش و جژنی نەورۆزیشتان پیرۆز خاڵەگیان جژنە پیرۆز لێ مبارەک بێ تۆ لە گەلی کورد لە هەر چار پارچەی کوردستان ئینشاءڵڵا جەژێکی خۆش ڕادەبێرن کورد بە ئەو ئێمەش لە ئەوروپا کوردی ئەوروپا پیرۆزبای لە گشت کوردێکەکەین کە لە هەر چار پارچەی کوردستانە بەخێر بێت. خاڵەگیان چ جیاوازیەکە بینی ئەڵبەتە هەمومان نەزانین جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان نەورۆز کاتێک لێرە یادیەکەینەوە لەگەڵەوەی کە لە کوردستان یادی نەورۆزەکەینەوە چه هەستێکت هەیە لەگەڵەوەی کە لە کوردستان دووری لە کوردستان دوورین طبعا لە کوردستان خۆشترە بەس لە لێرە وەکو کوردستان بە جۆش و بە کەیف و ئەوە نییەوە کەیفا خۆشێت کە لە وڵاتی دووری لە وڵاتی خۆمان. یاخوا هەمیشە هەر لە خۆشیان جژنی نەورۆزیشتان جارێکی دیکە پیرۆز جانەکەم سڵاو و ڕێزمەیە بۆ کچە عەزیز و نازدارەکەم دنیا خان بۆ خۆی بۆ مناڵەکانی بۆ پیاوەکەی بۆ گشت خزم و کەسان بۆ خوشکە عەزیزەکەم دیمەن و چیمەن لە ئوسترالیا چیمەن لە نیوزلەندا بۆ کوڕی بەڕێزم مازن لە ئوسترالیا بۆ گشت خزم و کەسان ڕێز و سڵاوم هەیە زۆر زۆر سپاس هەیە بۆیان و جژنی نەورۆزیشیان لە پیرۆز بێت. ئەم کاتتان باش و جژنی نەورۆستان پیرۆز باش و جژنەکەشت پیرۆز بیت و نەخشە لە هەموو ساڵێک بیت ئینشەڵڵا ئەو جژنە پیرۆز بیت لە هەموو ملەتی کورد لە هەر کوردێک لە هەر شوێنێک بیتە. زۆر سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێت هەیەکیان جژنی نەورۆز پیرۆز بێت جۆتەش پیرۆز بیت و مبارەک بیت نەخشە لە هەموو ساڵە ئینشەڵڵا گەلە خۆشە هەندی پێشی خۆشە ئێرە خۆشەیان کوردستان کوردستان خۆشترە کوردستان خۆشترە خوزیاسم کە لەوە کرێ بە ماوەتە خۆشە بەڵێ گەلە خۆشە لە ئاگرێ چیتانە کرد وەڵا جیاوازیەکی هەبوو لەگەڵێرە گەلە خۆشترە خزم و کەسن نەزانم ئاگرەکەی کرایە لەسەر شیاکەی بڵین لەسەر شاخ و داخی کرایە لێرە لەسەر عەردی کرایە فەرقەکە وایە فەرقی چی نییە ئینشاڵڵا لێرەژی خۆشە زۆر سپاس. ئێرە بەردەرگای سۆڵناهاڵێنە لە شاری ستۆکۆڵم ئەو شوێنەی کە کوردەکان هەموو ساڵێ ئاهەنگی نەورۆزی تێدا دەجێڕن. لە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵدا قەراروایەکە ژمارەیەکی زۆر لە نوێنەرانی پارتولایەنە سیاسیە کوردی و سویدیەکان و ژمارەیەک لە هونەرمەندانی کورد بەشدار بن با پێکەوە بەشداری لەم یادەدا بکەین بزانین نەورۆزی ئەم ساڵ چی تێدا بەڕێوە دەچێت.
مەولا و منداڵ بە پۆشینی جلوبەرگی جوان و ڕازاوەی کوردی بەرەو پیری بەهار و نوێبوونەوەی سروشتەوە چوون. لەوە هەنگەدا وێڕایی بەشداری کوردستانیانی دانیشتووی شاری ستۆکۆڵم، نوێنەرانی پارت و لایەنە سیاسیە کورد و سویدیەکان و ئەندامانی پارلەمانی سوید بەشدار بوون و وتاریان پێشکەش کرد کە لە وتارەکانیاندا وێڕای پیرۆزبایی هاتنی بەهار و ساڵی نوێی کوردی هیوا خواز بوون کە کوردەکان چی دیکە نەبنە قوربانی دەستی داگیرکەرانی کوردستان و بتوانن بە ئازادی و سربەخۆی خۆیان بگەن کە مافی هەر تاکێکە لە جیهاندا. بەڕێزان، پیرۆزکردنا نەورۆزە ئەفساڵە ji bo bizava azadî xwaza Kurd li her çarbeşên Kurdistanê di qûnexeka nazik û hestiyar da û dibin şert û mercên giran de derbas dibe. Dijmin û dagîkerên Kurdistanê li ser dijayetî û planên xwe berdewam in li dijî pêş deçûn û destkeftên gelê Kurd. Lê dijmin êdî nikarin bi sanahî û sifkatî perdê bi ser kêşe û doza siyasiya Kurdî de bikêşin. Ew rehetî û tenahiyê bi çavên xwe nabînin ta ku doza Kurdî birêyên aştî çareser nekin. ئێستاش لەگەڵ وتاری نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز شۆڕش ڕەحیم نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە سوید با بفەرمێ. هاوڵاتانی خۆشەویست، خوشکان، برایان، سەرەتا وەکو نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز پیرۆزبایەکی گەرمتان ئاراستە دەکەم. زۆربەمان لە بیرمانە کە یادکردنەوەی نەورۆز لە وڵاتی خۆمان کوردستان کارێکی ئاسان نەبوو. داگیرکەرانی کوردستان بە مەبەستی کوژانەوەی ناسنامەی نەتەویمان بە هەموو شێوەیەک ڕێگریان دەکرد لە یادکردنەوەی بۆنە نەتەوەیەکان بە تایبەت جەژنی نەورۆز. بەشدارانی یادەکە وێڕای دەربڕینی خۆشحاڵی خۆیان بە هاتنی بەهار و نوێبوونەوەی ساڵ و هاتنی نەورۆز کە هێمای ئازادی و خۆڕاگری و سەرکەوتنی چەوساوەکان بەسەر زاڵماندایە، ئاماژەشیان بەوە دەکرد کە بەلایەنەوە گرنگە سویدیەکان لە بۆنە نەتەوەیەکانیاندا بەشدار بن تا بتوانن زیاتر شارەزای کولتور و دەرد و مەینەتیەکانی کورد بن. زیاتر نەورۆز هەموو ساڵێک فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکانی کاتەوە کە ئەمە بەڕاستی جێگای دەستخۆشیە و لە هەمان کاتیشە کاتێککە کۆمیتێ هاوکاری هێزە سیاسەکان کە نوێنەرایەتی 29 حزبەکان تێدا بەشداری ئەبێ ئەمەیەکە پاڵپشتی ئەم کورد لە هەر چوار پارتی کوردستان، یعنی بۆ ئەو ڕۆژە نەتەوەییە گرنگە. لەلایەکی تریشەوە پەیوەندی ئێمە لەگەڵ پارت و لایەنە سویدیەکان بە تایبەتی پەرلەمانتارەکان کە ئەمە گرنگە کە ئێمە وەکو کورد زیاتر نزیک بینەوە لەوان، ئەوان نزیک بنەوە لە ئێمە شارەزایی یەکتری بین بە تایبەتی سویدیەکان ئەندام پەرلەمانی سویدی بزانن نەورۆز چیە، بزانن هەڵەبجە چیە، بزانن دەردومێنێتەکانی کورد چیە، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زۆر شت هەیە لە ڕێگای ئەوانەوە بتوانین لە بەرژەوەندی کووردا بیکەین. Jag är här för att jag har blivit inbjuden att... من بانگێش کرابووم بۆ ئەمە هەنگە بۆ ئەوەی قسە بکەم، بەڵام نەورۆزیشم زۆر بەلاوە ئاهەنگێکی خۆشە و دیارە بۆنەیەکی نەتەوەییشە. من پێم وایە کوردەکان مافی ئەوەیان هەیە کە بە زمانی خۆیان بنووسن، خۆیان لە هەموو بوارێکەوە ئازاد بن، سربەست بن لە بڕیاردان و لە هەموو ئەو شتانەی کە پێیان خۆشە. سویدیش دەبێت لەو بوارەدا یارمەتی دەربێ و پشتگیری کورد بکات. گروپی هەڵپەرکەی کۆمجوان بە چەندین جۆر هەڵپەرکەی جوانی کوردی بەشداریان لە ئاهەنگی نەورۆزدا کرد. کۆمجوان ڕێکخراوێکی کوردیە کە خزمەت بە چاند و کللتوری کوردی دەکات و ژمارێک لە لاوانی کوردی لە شاری ستۆکۆڵم لە دەوری خۆی کۆ کردوێتەوە.
ji bo me ji bo Kurdên Swêdê gelek giring e ku em çandê xwe em kültûra xwe berdevam bikin em biparêzin û her wiha em ji bo xalqê ji bo dünyayê ji bo dijminên Kurdan nîşan bidin ku Kurd hene Kurd zîndîne Kurd her bimînin her serkefte bin ji bo me gelek giring e ku em li Ewropa Nevroz pîroz bikin ji bo minalên me ji bo zarokên me ji bo nifşa dahatû em çandê xwe teslîm bikin ji bo wan nîşan bidin em bi stranên xwe bi govendê xwe nîşan bidin ku em hene em de bi ser kevin. Çi bêjim ew germatiya axa me nîne bes baş e em Kurtlêk xirbîn û em ê ku dibînîn û xweş e wisa gelek xweş e. Her li xweşiya bin İnşallah İnşallah zor memnun zor spas bû te jî. Vay bari 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 vay bari baranek bari bari vay bari baranek bari aure vistane barane şilker he desmala jane derda az kuştum derde jiyane derda az kuştum he derde jiyane. یەکێتی و برایەتی و یەکخستنی ماڵی کورد بەگشتی هیوا و ئارەزووی بەشدارانی ئەمیادە بوو. جگە لەوەش منداڵان و لاوانی ڕۆژاوایان لە یاد نەکردبوو کە ئەمڕۆکە لە بارودۆخێکی بێسامان و بێماڵ و حاڵدا یادی نەورۆز دەکەنەوە. بێگومان هەر کەسی کورد درۆژە ئیرۆدە خەباتەکە مەزن دەکە بۆ یەکیتیا کورد یەکیتیا تەفگەرا کورد یەکیتیا دەنگێکی تەنێ بناوێ کورد و لە هەر چار تەرەفین کوردستانێ بۆ ئازادی و سەرخەبوونا کورد و کوردستان. نەورۆز بووە سمبۆلەکش بۆ ئازادی گەلی کورد بووە سمبۆلەک ئەم هەڤدورێ کارە بن کۆن ببن پشگرتیا ملەتی کورد هەر چار پەرچەی کوردستان بکەن. هەر نەورۆزێک سوێدەوە 37 جارەس بەشدار دەبم تێدە سوێد هەر جارێش بۆ پشگرتیا داخوازێ ملەتی کوردە. چەندەهان جارش بۆ کوردستانە عێراق مەکریە بۆ کوردستانە ئێران مەکریەش بۆ کوردستانە باکوور مەکریە. ئەس هێویدارم وێ جارێژی گەشت بۆ برادێک کوردستانە سووریا نەورۆزێک دێتێر نەورۆزێک ئازادی و خۆشیش بۆ ملەتی مەی کورد لە کوردستانە سووری بێ. زێویدارم نەورۆز ببێ سمبۆلە ئازادیش بۆ ملەتی کورد و پشگرتیا هەموو وڵاتی جیهانش مەرە. ئەم هەر سۆڵ جارێکی مناسبەتە نەورۆزێ لە بێرە کۆنڤەت بین و هەمی جارێکی نەورۆزە من بێ سۆڵ ناهاڵێنە ڕاستی گەلێک خۆشە و از جشن نوروز توا گله کرد پیروز کم ان شاء الله سال خیر و برکتی بیتم با همی گله کرد و تایبت اصلا با بخوا پیروز کم رندام تشکانی که رندام های رندام چاغرشام رندام های رندام چاغرشام رندام های رندام چاغرشام
2014 لهر چار پارچه کردستان پیروز دکن و بتیبات لحکومت کردستان و سروک مسعود برزانی والقلي كرد طبي هر سال ام نوروز پیروز دکن لفيدي السويدي ملت حفدود بینه شاهیه که خوشا ساله که نو اجبو کردی افرکه نوروزه گله خوشه نوروزه همی کرده پیروز بکم نوه من دیلانه از گله که کیف خوشم که افرو نوروزه از جشن همی و پیروز کمل کردستانه نوه من روشینه از جشن و پیروز کم و جشن همه کردک پیروز کم ئاڵای کوردستان ببووە دەسماڵی دەستی سەرچۆپی کێشانی گۆڤەند و دیلانی کوردستانیانی بەشداری ئاهەنگی نەورۆز و تا درنگانی شەو بە جێڕانی ڕەشپەڵەک شادی و خۆشیان دەربڕی. ڕۆژێک پاژ ئاهەنگی شاری ستۆکۆڵم لەگەڵ هاوکارانم بەرەو شاری ڤێسترۆس بە مەبەستی گواستنەوەی ئاهەنگی نەورۆزی ئەو شارە بۆ ئێوەی خۆشەویست بەڕێکەوتین. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێرە شاری ڤێسترۆسە یەکێکی دیکە لە شارەکانی وڵاتی سوید کە ژمارەیەکی بەرچاو لە کوردەکان لەم وڵاتە لەم شارەدا ئانیشن. ئەمڕۆ بە بۆنەی ئاهەنگی نەورۆز جێژنی نەتەوەی کوردان ژمارەیەکی بەرچاو لە کوردەکان هەروەک دەبینن لێرە کۆبوونەتەوە و کۆمەڵێک لە هونەرمەندانی کوردیش لە ئاهەنگی ئەمڕۆدا بەشدارن. با پێکەوە بەشداری لە ئاهەنگەکەیاندا بکەین. ئاهەنگی نەورۆزی شاری ڤێسترۆس کە لەلایەن کۆمەڵەی کوردی ئەو شارەوە ڕێکخرابوو وێڕایی پێشکەشکردنی پەیامی نەورۆزی کۆمەڵەی کوردی جوانی سروشتی کوردستان و هاتنی بەهار ناوەرۆکی چەندین پارچە هۆنراوەیان پێکهێنابوو کە لەلایەن بەڕێوەبەرانی ئاهەنگەکەوە پێشکەشکران. بەهارە جێژنە ڕۆژی پێکەنینە بەهارە ڕۆژە جێژنی پێکەنینە بەهارە گۆوەندی ئاسمان و زەمینە ئەوا جێژنی سەری ساڵ و سروشتە ئەوا جێژنی سەری ساڵ و سروشتە زەماوەندی گوڵانە هەڵقەڕینە ئەرە تو خوا ناز مەکە و کچەکە تۆ خۆ نازداری ئەرە تو خوا ناز مەکە و کچەکە تۆ خۆ نازداری ئەرێ ماڵتان بارێکە لە لادیێوە بۆ شاری ئەرێ ماڵتان بارێکە لە لادیێوە بۆ شاری نازی لێو باڵا بەرزە نازی لێو باڵا بەرزە چونکی کراسی لە عەرزە نەوێرم تێرسەیریکەم نەوێرم تێرسەیریکەم دڵم دێنێ تا لەرزە ئەو دڵم دێنێ تا لەرزە
ئەوە هەنگا بە کۆمەڵی کوردی شاری وێستەڕۆست هەموو ساڵێک لە ساڵەکان بە بۆنەی جەژنەکانی ئازار و بگرە ڕاپەڕین و نەورۆز هەچەندە کۆمەڵی کوردی کۆمەڵێکی کەلتوریە دوورە لە سیاست ئەوە هەنگانە بەڕێوە دەبین و لەبەر ئەوەی ئەو شارات هەست پێ دەکرێتەوە ڕێژەکی زۆری کوردی پارتە جیاجیەکانی لێ نیشتەزەیە بەو بۆنەوەی ئەمەوە هەنگانە دەکەین و خەڵکێکی باشی بەدڵخۆشیەوە بەشداریەوە هەنگانە دەکات. کوردستانیانی شاری وێسترۆز وێڕای پیرۆزبایی ئەم یادەن نەتەوەیە بە حەسرەتەوە لە یادی خوشک و برایانی کوردی ڕۆژاوایاندا بوون و هیواخواز بوون کە نەهامەتی و ئازارەکانیان لەگەڵ نوێبوونەوەی ساڵ کۆتایی پێبێت و نەورۆز و ساڵێکی نوێ و پڕ لە شادیان هەبێ. لۆکارێک بۆ ئایدا نەورۆزەیە تا هەستکرا مڵەت تەمام تا تێش بۆی نەورۆزی ئەڤای دەکەمە کوردایە یعنی مەسەلا ئەم تمام کورد ببێ نەورۆزەگەلکی سەر بلندن و کێفا مادەش بێ نەورۆزێرە چما یا مە یا کوردایە ئیرۆ ئەم کەسێ ملەتێ ڕۆژاوە ملەتێ مەلوێ دەکێ حەبکی ئێشاوان دەردێوان مەسەلا گۆ نەورۆزاوان بتایبەتی نەبوو نەوەک هەر ساڵ گۆ دەبێت نەورۆز یانی پێم کرد هێڤیامە گۆ ساڵێک دێ بخێر و خەشی سەر ملەتێ کورد هەمووگە بەرواز ببێت هون زانن ڕەوشا کوردستان ڕۆژاوا چاوایە هێزێک دخوازە و بخوا سەردەست بە و پرانی پارتیین کوردستانی گۆ مناوێ نیشتما مەجلسا کوردیە ئەم هەفکاری دخوازم هەوالێ خۆرێ مەجلسا غەربی کوردستان ئەم هیویدارن گۆ ڕەوشا کوردستانی ببەر براکوژی نەچە و تێگەهێک هەبە بەهەورە تێگەهشتنێک بەهەورە هەبە خەباکێ بگەم بۆ پارستان کوردستانە ڕۆژاوە شهيان هذا حوشا مازن ناظر عيشي بس حمد رسول منبازن هر عيشي بس حمد رسول منبازن ناظر عيشي عيشا ديري ديري خازن يا هر عيشي جامعة ديري ديري خازن ناظر عيشي بەبوونەی جەژنی نەورۆزەوە پیرۆزبای گەرمترین پیرۆزبایی لەگەلی کوردەکەم سەرجەم لە هەموو شوێنێکی ئەم جیهانە و بە تایبەتی کوردانی شاری وێستەڕۆس بەم بۆنی ئەم شەو ئاهەنگەوە لەم کۆمەڵی کوردی سازی کردبووە گشت کوردانی ئەم شارە. ئیرۆم هاتنە وێ دەرێژ بەر جەژنا نەورۆزێ و ئەز پیرۆز دکم جەژنا نەورۆزێ لە هەموو مڵەتی کورد لە هەموو کوردستانێ و بە تایبەت لە ڕۆژئاوای کوردستان گەلێک گەلێک سپاس. ناوی من شایان علی شکورە خەڵکی شاری کۆیم پیرۆزبایی لەسەر جەم دانیشتوانی هەموو کوردستان دەکەم و جەژنی نەورۆز لە هەموو کوردێک پیرۆزبی. پیرۆزبایی جەژنی نەتەوەیی لە هەموو گەلی کورد پیرۆزەکەم و هیوادارە ئەم ساڵ بێ بە ساڵی ئاشتی و پێکەوە ژیان لە هەموو کوردستان و لە هەر چوارپارچەی کوردستان. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو خەڵکی کورد و لە هەر چارپەرتەی کوردستان جەژنی نەورۆز پیرۆز دەکەم لە کەسوکاریشم لە شاری کۆیە و لە مارە خەسوشم لە هەولێرە. زۆر سپاس بە قوربان. جەژنی نەورۆز پیرۆز بێ لە زۆر سپاس. چه هەستێک هەیە؟ بەخواستێکی زۆر خۆشمەیە پیرۆزبایی لە داک و باب و خوشک و برایەکانم دەکەم هیوا سەرکەوتنیان بۆ دەخوازم. زۆر سپاس.
زۆر سپاس جەژنتان پیرۆز بێت جەژنی تۆش پیرۆز بێت لە تەواوی خانەوادەکەم پیرۆز دەکەم و جژنە پیرۆزە لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم ئینشاءالله ئەم ساڵ دەبێتە ساڵێکی خۆش و دەبێتە ئینشاءالله ئازادی کوردستانیش بە هەر چوار پارچەی کوردستان بێژەشی بەخێرانێکی تەلەڤیزیۆن کوردستان تیڤ دەکەین بە بۆنەی جەژنی نەورۆزەوە بەر بەدڵ پیرۆزبای لێوە و لە گشت کوردەکەین و پیرۆزبای لە خانەوادەکەمان دەکەین و دەستی دایکم ماز دەکەم و ئینشاءالله خوا شیفای بدا زودتر چا بێتەوە ئیتر سپاس سپاس ئەمە ناوم بەهرێ لەگەرا من لەگە بابا لێرم بۆیە ئێمە حەفلەمان هەیە لێرە حەفلەی چیتان هەیە کچە جوان نەورۆز نەورۆز بۆ نەورۆز هاتووی بۆ ئێرە خۆشە نەورۆز ئەی تۆ بۆ هاتووی بۆ ئێرە ئاوایش خۆت جوان کردووە سکە حەزم لە حەفلەکەی خۆشە نەورۆز خۆشە باشە ئەتەوێ قسەیەکی تر بکەین نا وەرایی نەورۆز ئێسانە دەڵێن جێژنێشی بۆنی کووردا بەخۆشی وەهاتەوە ئەمساڵ بوو ئاگرێکی خزبوون ناو زەرگەوە ئەمساڵ بوو ئاگرێکی خزبوون ناو زەرگەوە جێژنێشی بۆنی کووردا بەخۆشی وەهاتەوە ئاهەنگی نەورۆزی شاری بێسترۆسیش لە نێو شایی و دیلانی بەشداراندا کۆتایی بهات. ئێرە ئۆرۆبرۆیە یەکێکی دیکە لە شارەکانی وڵاتی سوید هەروەک دەبینن ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە کوردەکانی شاری ئۆرۆبرۆ و دەوروبەری کە پێک هاتوون لە کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی ئاهەنگ و خۆشی بگێڕن بە بۆنەی جەژنی نەورۆزەوە با پێکەوە بەشداری لەم یادەدا بکەین. ئاهەنگی نەورۆز لە شاری ئۆرۆبرۆ جیاوازتر بوو لە ئاهەنگەکانی دیکە ئەوان بە پێشوازی نەورۆزەوە چوون و زووتر ئاهەنگەکەیان جێڕا. ئاهەنگی نەورۆزی شاری ئۆرۆبرۆ هاوکات بوو لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی بارزانی نەمر. دیارە ئەوڕۆ ئێمە لێرە مانگی سێ یادی نەورۆزەکەینەوە لەگەڵ ئەوەیشە کە ئەمڕۆ یادی نەورۆزەکەینەوە یادی لە دایکبوونی سەرکردەیە و بابی ڕۆحینەتەوەی کورد بارزانی نەمرە ئەو بارزانەی کە زیاتر لە 50 ساڵ خەباتی کرد بۆ بزافی ڕزگاری خوازی کورد بە حەقەت ئێمە پێمان خۆشە پەیامی خۆمان بگەێنین لەو ڕۆژە و هاودەنگ بین لەگەڵەوەی کە ئەمڕۆ یادی لە دایکبوونێتی ئێمە هەمیشە ئەو بە سمبوڵێکی خۆمان دەزانین وەکو پارتی بە حەقەت ئەمڕۆ چواردەی سی یادی 111 ساڵەی لەدایکبوونی سەرۆکی مێژوو و باوکی ڕۆحینەتەوەی کورد بارزانی ملا مستەفای بارزانی نەمرە هەم لەو یادە جوانترین و گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی جەنابی سەرۆکی هێژا کاک مەسعود بارزانی و جەنابی کاک نەیچیروان بارزانی دەکەین و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرجەم گەلی کوردستان لە ناوەوە و دەرەوەی وڵات دەکەین لەم یادە. و ئەڤرۆکە ڕۆژێکا مێژووی ئەم هاتی ناوێ درێ بکە ئاهەنگا نەڤرۆزێ و ڕۆژێکەش هەمیە گەرەنگتر ئەڤرۆکە ڕۆژا دایکبوونە ماڵا مستەفای نەمرە و ئەم دەستخۆشیل هەمی کوردات بکەین بۆ vê ئاهەنگێ. بابê mezin barzanî şûreşa Kurda bijîhanî Babê mezin barzanî şûreşa Kurda bijîhanî Şazê temamdır qelat Kurdistana mevşihanî Şazê temamdır qelat Kurdistana mevşihanî Bigme bigin gazî Bigme bigin gazî Bijî bijî Kurdistan Bijî bijî Kurdistan Her bijî serû barzan
پیروزبایی همه ملت کرد کم به هالکفتنا جشن نوروزه و به هالکفتنا بیرواری اجدایک بونا بارزانی نمر بو ابرو اجدایک بوناوی بو ابرو ام خوسر بلند بینین ناف همی کردادا. لەو یادەدا چەند پەیامێکی پیرۆزبایی نەورۆزی پێشکەشکران و پاشان هونەرمەندانی کورد ئاهەنگەکەیان ڕازاندەوە. جژنی نەورۆز پیرۆزباییەکە کوردستان. جژنی نەورۆز پیرۆزبایی جژنی نەورۆزەکەم لە هەموو گەلی کوردستان بۆ هەر چوار پارچەکەی هیوادارم هەر چوار پارچەکە ببێتە یەک پارچە لەسەر نەخشەی جیهانی بیبینم نەخشەی کوردستان بەو ئاواتەوەی سڵاوێکی گەرم بۆ دایکم و باوکم دەنێرم لە کوردستان بۆ هەموو کەس و کارم بۆ ئەوەی گوێی لە دەنگما جەژنیان پیرۆز بێ و پیرۆزبایەکی گەرم لە هەموو گەلی کوردستانەکەم لە هەر چوار پارچەی کوردستان هیوادارم ئەم نەورۆزەی ئەم ساڵ ببێ بە خۆشی و بەشارەت بۆ هەموو گەلی کورد. مناسبة نوروز الحمي كردو بيروستكم وججنا حمي كردونا وكيف ما قالت حرصل أمت إنا بيري أم هي بيروجنا وكيف ما قالت تخشى وأم خالكت كردو حمي البيرد بينن وكيف ما تدن وهراس سوباس أمرو ببوني ججن نوروز ليرين بيروز باي لقيش كردستان دكم هم صالك تام بيروز به من پیروز بنای خمو ببونه جشنی نوروز و پیروز بایی لدایک مکم لیره هتا سلیمانی لخوشک کم لکسوکارم هر همیان پیروز بیان لیکم انشالله همو سال بخوشی بیا و لمالی خزوران همیان کسوکار همی رز اسلام زور سپاس. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو کارمەندانی کوردستان تیڤی زۆر سپاسان دەکەم کە ئەم شەو ئامادە بوون لەگەڵ ئێمە بۆ ئاهەنگە خۆشە پیرۆزبایی نەورۆز لە هەموو گەلی کوورد دەکەم لەوانەی لە ڕێگەی شاشەکان و هێمە ئەبینن لە کوردانی دەرەوەی وڵات ئەم ساڵ زۆر خۆشحاڵم کە جیاوازی زۆر بوو لەگەڵ ساڵەکانی تراچوون ئەم ساڵ لەگەڵ کوردانی تاراوگا من نەورۆزم کرد زۆر خۆشحاڵم. جارێکی دیکەش سڵاوتان پێشکەش بینەرانی خۆشەویست گەشتە نەورۆزیەکەمان بەنێو شار و شارۆچکەکانی وڵاتی سوید هێدی خەریکە کۆتایی پێدێت شاری ئۆرۆبرۆشمان بەجێهێشت ئەمڕۆ لە شاری ئەسکلسوناین کە دەکەوێتە باشووری شاری ستۆکۆڵمەوە لێرەش لە شاری ئەسکلسونا ئەمڕۆ ئاهەنگی نەورۆزە وێڕایی نوێنەرانی پارت و لایەنە سیاسیە کوردی و سویدیەکان لەم شارە کۆمەڵێک لە هونەرمەندانی کوردیش لە ماهەنگە بەشدارن با پێکەوە بەشداری لە خۆشی کوردانی شاری ئەسکلسونادا بکەین.
لەم ئاهەنگەشدا وێڕایی کوردانی دانیشتووی شاری ئێسکلستونە نوێنەرانی پارت و لایەنە سویدی و کوردیەکان بەشدار بوون و پەیامی نەورۆزیان پێشکەش کرد. ئەو ئاهەنگی هانێ ئاهەنگی نەورۆزێ لە شاری ئێسکلستونە کۆمەڵا کوردستانی لە شاری ئێسکلستونەمە پێکانیە زۆر میوان ئێمە لێرە هەنە ژی سوێدی سەرۆکی بەلەدیە شاری ئێسکلستونە لێرەیە عضو پەرلەمانی سۆسیال دموکرات لێرەیە ڕیکسدا gelek rêxistinê dî hene rêxistinê Kurdistanî jî lêre ne zor Kurdistanî lêre ne ji her çar parçeyê Kurdistanê lêre amade ne û ew ahengê hane em hêvîdarin şewekî xweş bi hevdûre derbas bikin. بۆنی جەژنی نۆرۆزەوە پیرۆزبایی لە هەموو کوردی عازیزێکەکەم لە هەچ شارێکی دنیای بن بە تایبەتی کوردستانی خۆمانە چوار پارچەکەی بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست کە خۆمان لێەوە هاتوین ئیتر پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم و لەسەر هەموو کوردی بە شەرەفی هەر چوار پارچەی کوردستان هەر خۆشی وەرشادی بن ئینشەڵڵا. بە ناوی کۆمەڵی کوردستانی بەخێرهاتنی کوردستان تێڤی دەکەین هیوادارین سەری ساڵی نوێ و جەژنی نەورۆزتان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبی ساڵی 2714 کوردی هیوادارن هەر لە خۆشیدا بن. من بە فرسەتی دەزانم هەم بەم بۆیەنەوە داوا لە کوردانی تاراوگە بکەم کە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن کە بڕیارە مانجی چوار ئەنجام بدرێ بۆ ئەوەی بتوانین پێگەی خۆمان لەگەڵ حکوومەتی عێراق لە بەغدا بەهێزکەین و واروها پژگیری لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەین. پەیامە بۆ ملەتی کورد پیرۆزباییە هەمی هەر چوار پارچە کوردستانێکم کوردستان دوور و درێژە بن زوڵم و زۆرداریەوە ژیایە gelek قوربانی جوێدانە من هیویش ملەتی کورد خەلکی کوردستانی هەیە خوینا شەهیدê xwe zehmeta pêşmergê xwe ya miletê xwe hefs û zindanê xweş birî nekin destê xwe hemî bikin têk da qiyadetê me Kurda besa hîviya Kursikê ve heta di hikûmetê çêkin destê xwe bikin de wextî hata veja dewleta Kurdê îlan bikîn besa bi zulm û zordarî. پێشەکی جژنی ئەوەش پیرۆز بێ و جژنی نەورۆز لە هەموو کورد پیرۆز بێ ساڵی نوێی کوردی و هیوادارم کە هەموو ساڵێ بەخۆشی بڕوات بەڕێوە و ئیشەڵا ساڵی داهاتوو بێتە نەورۆزێکی گەورە بۆ لە دەوڵەتێکی سەربەخۆیە دەوڵەتی سەربەخۆی کوردی وەکو هونەرمەندان بەڕاستی ڕۆڵی ئێمە لە نەورۆزە ئەوەیە کە لە ئاهەنگەکانە بەشداریەکەین بۆ ئەوەی کە شادی و کەیف و خۆشی بخێنە دڵی ئەو خەڵکە جوانەوە و وەکو خزمەتێکیش بە میلەتی خۆمان بە میلەتی کورد بە بۆنەی ئەم یادە خۆشەوە. دانیشتوانی شاری ئێسکلستوناش بە لەبەرکردنی جلوبەرگی جوان و ڕازاوی کوردیەوە پێشوازیان لە نەورۆز و ساڵی نوێ کرد و بیرەوەری نەورۆزیان لە ساڵانی ڕابردووی ژیانیان لە کوردستان بۆ گێڕاینەوە.
ساڵانی نەورۆز کاتی خۆی لە هەڵەبجە من نەتوان باسی هەفتاکان و 16 و 16 بکەم کاتی خۆی لە گردی شەهیدان یان لە شیوی شەهیدانی پێوترێ نەورۆز دەکرایەوە بە 12 سواری مەریوان پێشەوە هەموو کەس خۆی ئامادا کرد ئەن بە هەفتەیە بە 10 ڕۆژ پێشەوە بۆنی نەورۆز و نێرگسی نەورۆز بڵاو بوویەوە بە شاری هەڵەبجە و خەڵکە کەوتە لای خەیاتەکان بۆی جل بدورێ بە شێوەیەکی گشتی خۆی کلاشی هەورامی باو بۆ ئەو کاتە جامانە و مشکی ئەسڵ 12 سواری مەریوان حازرەکرا هەر 12 سوارەکە بە جلی کوردی و بە ئەسپی ئەسڵی کوردیەوە ئەگەڕان بە شارەکە لە سەراوە هات نەخوارەوە بەرەو بە لە دێ و دوایە ئەگەڕانەوە بۆ گردی شەهیدان هەموو خەڵکی هەڵەبجە بە ماڵ و مناڵ و گەنج و پیر و هەمووی بەجلی کوردیەوە ڕوویە کردە گردی شەهیدان و لەوێ یادی نەورۆزەکرایەوە بە شانۆگەری کاوی ئاسنگەر دەستی پێ کرد و دوای 12 سواری مەریوان و اینجا هەڵپرچکە کوردەکان هەمووی پێشکەشەکرا کە ئەیانگۆ نەورۆزە پێش ئەوە ماڵوشە پاکرایەوە ئەچوونە بازار دایکم و باوکم شتیان نەکڕی هەتا نوقڵ ئەو ساپیانەوە نوقڵت نادەنگ گودیس وەکو ئێرە نوقڵ شتیان نەکڕی ئێتر بەیانی ئیتر دار و تایە و شتیان کۆ کردوانێ هەر لە کۆڵانەکەی خۆیانە شوێنێک کە فەرەح بواە لەوێ دایانە ناو ئاگریانە کردوانێ و تقریبا ئەوسا نەورۆزی ئەوسا لەگەڵ کەس و کار و دایک و باوک و هەموو خزم کۆ بوونەوە و خاڵم لۆریە بوو بە لۆریەمە ڕۆشین بۆ سەیران نێرگزمانە بینی لێرەش نازانم یعنی هەر خۆمانین بە تەنیا و نەوعێکە من لە 63 گەنج بووم مناڵ بووم چوم کرد بوو بەس کە ئاگری نەورۆز دەکرایەوە بە دزێەوە ئەکرایەوە بیرم یە ئەچوین دارمان پیا کرد لە ماڵان هەر ماڵی دارێکمانە هێنا پێشەوەی ماڵ پاکەینەوەمانە دارەکەمان حازرە کرد دارمانە ناو هیوا بوو تایە نەمانوێرا تایەکە ئەسکەر بۆمانە هاو وەڵا ئاگرمانە کردەوە بە چواردە و یا هەڵە پەڕین بە دزێەوە ئێبە لە شەوێ بە لە نەورۆز ئاگر نەورۆزمانە کردەوە چینە سەربانەکان وەختی ئاگر نەورۆزمانە کردەوە گشتمان بە دەوریەکە بووین بە شۆنەوە ڕۆژ نەورۆزیش ئێمە سفرەی حەفسینمان بوو هەفت شتباندانە لە بان مێزەکەمانەوە کە بە سینە و شڕا بوو بە شۆنەوە باوکیشمان یا گەورەی ماڵەکە لە ناو قورعانێکە یا لە ناو کتێوەکە پارەی دەرە هاورەیەدا بەوانتر و بە شۆنەوەیشا گشتمان دراوسیەکان و قەوم و خزمەکان ئەچین بۆ لای یەکترین گەردەنازایمان لە یەکترینە کرد لە ئەو ڕۆژە تەواوەتەن چێشی جەژن بوو بە تایبەتی ماچیمەوە خاڵوە گەورەکەمان و منیش هەر لە ئیمڕۆ کە ڕۆژی نەورۆزە پیرۆزبایی نەورۆزەکەم لە هەر چوار پارچەی کوردستان و هەروایشە لە شارە جوانەکەی سنە و مەریوانیش پیرۆزبایی جەژنی لە هەموو کەس و کار و خۆشەویستان مەکەم لە کوردستان هەروەها لە دەرەوەی کوردستانیش هیوادارم ئەم ساڵێکی خۆشی بێ بۆ هەموو لایەک پێشەکی جەژنە پیرۆز جەژنی نەورۆز پیرۆزەکەم لە هەموو گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە دایکم و باوکم و براکەم زۆر زۆریان بیرەکەم جەژنتان پیرۆز بێ جارو هيلي سنجا قد براناكم لمن هيلي سنجا قد براناكم بمرم جارو هيلي ئەروک لە سەرەتایی ڕێپۆرتاژەکەەوە ئاماژەمان پێکرد لە زۆربەی شار و شارۆچکەکانی وڵاتی سوید ئاهەنگی نەورۆز بەڕێوە دەچوو. ئێمەش بە گوێرەی توانا و بە گوێرەی پێویست توانیمان سەردانی هەندێک لەو شارانە بکەین و ئاهەنگەکانیان بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە. شاری ئێسکلستوناش دوایین وێستگەی ئەم ڕێپۆرتاژە نەورۆزیەمان بوو. هەر بۆیە لێرەدا ماڵاواییتان لێەکەین. هەموو ڕۆژێکتان نەورۆز و نەورۆزیشتان پیرۆز.